سڵاتان لەبێ لە نۆ رادیۆوە هاتمە وەلاتان ئەمڕۆ بە تەنها بەرنامەکەتان پێشکەشەکەم چاوانی هاوکارم لەگەڵ نییە بەڵام بەرهەمی زۆر جیاوازی چاوان کە لە دەرەوە کاری کردووە لە بەرنامەکە ئەبینن بابەتی موچە بابەتی دەرچووە یەکەمەکان ڕاگەاندنیە جامی تاقیکردنەوەکانی پۆلی 12 کەش و هەوا زۆر بابەتی جیاوازی ترم لە نۆ رادیۆوە بۆ هێناون هیوادارم بینەری بەرنامەکە بن تاوەکو کۆتایی دەیبێنن کە چەند هەواڵ و بابەت و زۆر شتی جیاوازی تێدایە لە موچەوە دەست پێ یەکەم ئێوە زانن کە موچە ئەوە نزیکە بێتەوە لە 7 ڕۆژ کە دواکەوتووە و دوایین گۆڕانکاریەکانیش ئەوە بوو کە دوێنێ چاوەڕێ دەکرا کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی عێراق کە ئەنجام درا باسی موچەی تیا بکرێەوە قەراری پێدانی موچە ناردنی موچە لە بەغاوە بۆ هەرێمی کوردستان بدرێت بەڵام نەدرا تەنها ئەوەی کە جیاواز بوو دوێنێ پێکێنانی لیژنەیەک بوو لە 5 وەزارەت وەزیری 5 وەزارەت بۆ ئەوەی کە پێداچوونەوە بەو ڕەشنووسەی کە لە نێوان حکومەتی هەرێمی کوردستان و لە نێوان حکومەتی فیدراڵی هەیە بۆ ئەوەی لەسەر موچە و بودجەی هەرێمی کوردستان ڕێکەوتنی لەسەر بکرێت ئەوان پێداچوونەوەی پێ بکەن دوایی قەراراتەکانی ئەو لیژنەیە بگەڕێتەوە بۆ سەرۆکوەزیرانی عێراق لەسەر بەرمەبنای ئەوە واژۆ لەسەر ناردنی موچەی هەرێمی کوردستان بکرێت و واژۆ لەسەر ڕێکەوتنەکە بکرێت وەزارەتەکان پێکاتون لە ئاوادانکردنەوە خوێندنی باڵا داد وەزارەتی تەندروستی وەزارەتی پلاندانان کە ڕاستەوخۆ جێگری سەرۆکوەزیرانی عێراق خۆی سەرپەرشتی دەکات ئەمڕۆ کۆبوونەوەیان هەبووە ئەو لیژنەیە بەوردی دەچنە ناو قوڵایی هەردوو ڕەشنووسەکەی ڕێکەوتنەکە کە بەشێک لە خاڵەکانی لەلایەن حکومەتی هەرێمەوە نووسراوە بەشێکی لەلایەن حکومەتی فیدراڵیەوە بابەتی هەناردەکردنەوەی نەوت لە ڕێگەی سۆمۆوە تایەتی بابەتی داهاتی نانەوتی و نانەوتی یعنی کە داهاتی ناوخۆ تایەتی ئەمان لەسەر کۆی هەردوو ڕەشنووسەکە پێداچوونەوەکەن کە گەشتن بە ڕێکەوتن لیژنەی هەردوولا ئەم لیژنەکە لە وەزارەتەکان پێکاتون ئەنجامەکەی ڕادستی سەرۆکوەزیران دەکەن لەسەر بنەمای ئەوە موچە دەنێردرێت بۆ هەرێمی کوردستان بەڵام تاوەکو ئێستا دیار نییە کەی لێکۆڵینەوەکان پێداچوونەوەکەی ئەم لیژنەیە کەی دەست پێ دەکات چەندی پێدەچێت چەند دەخایەنێتەمە لە کاتێکایە کە لە 14 مانگی 5ەوە موچەخۆرانی هەرێمی کوردستان موچەیان وەرنەگرتووە یعنی کە لەو کاتۆ کە دابش کراوە ئەوەی کەش دوایش کەوتووە 69 ڕۆژە تقریبن بۆ 7 ڕۆژە چێ موچە دواکەوتووە نە موچەی مانگی 5 نە موچەی مانگی 6 موچەخۆرانی هەرێمی کوردستان نەدراوە هیوادارین ئەم کێشەیە حەل بکرێ موچەخۆرانی هەرێمی کوردستانیش لەم چاوەڕوانی بێ موچەیەدا نەمێننەوە و گیرفانیان گەرم بێتەوە و ئاهێک بەبەر بازاڕ و دڵی موچەخۆرانیشە بێتەوە ئەمە بابەتی موچە بوو یەکێکی تر لە بابەتەکان ئێوە دەزانن دوێنێ ئێوارە ئەنجامی تاقیکردنەوەکانی پۆلی 12 ئامادەی بە هەر سێ بەشی زانستی وێژەیی پیشەیی بڵاو کرایەوە بەشێکی زۆر لە خوێنکاران نمرەی زۆر باشیان هێنابوو لە شارە جیاوازەکانی هەرێمی کوردستان و دڵیان خۆش بوو چەند قوتابیەک 100یان هێنابوو 100% ئەوان یەکسەر 964 پامنێری 964 دۆزینەوە لە هەولێر لە سلێمانی چوو لێدوانی لێوەرگرتون باسی دڵخۆشی خۆیان باسی هەوڵ و مادەبوونەکانیان دەکردن و لە ناو ئەوانەدا چیرۆکی جیاوازشە بۆ ئەو قوتابیانەی کە نمرەی زۆر بەرزیە نابوو مەسەلەن سەرونەوە تو هەشتیە نابوو بە نمونەیەکیان کچێکی خەڵکی کۆیە بوو کە نەخۆشی درێژخایەنیە نەخۆشی شەکرەی لەگەڵدایە بەڵام بەو نەخۆشیەوە زیرەکانە قۆڵی لێ هەڵماڵی و پۆلی 12 بڕی بە نمرەیەکی زۆر بەس باسی لەوە کردووە کە چۆن سعی کردووە چۆن لە ماڵەوە هاوکاری بوون بەمێرمان عەزیز قسەی لەگەڵا کردووە با بارانخان ببینین کە نمرەیەکی بەرزیەناوە بزانن چۆن دڵخۆشی خۆی دەردەبڕێت بۆ نمرە بەرزە و چۆن سعی کردووە و نەخۆشیەکەی چییە؟ ئەوم دەکرد کە نەخۆشیەکەم کاریگەری نەبیتن لەسەر دەرس خوێندنەکەم بارانخان ئەوم پێ بڵێ کاتێک گوێویستی نمرەکەت بووی بەو شێوە بەرزە هەستە چی بوو؟ وای هەستێکی زۆر خۆشم هەبوو چاوەڕێ ئەو دەرەجێ بووم کە وەرم گرتووە بەس دیسان کاتێک دیتم ئەو هەلا هەستێکی زۆر خۆشم هەبوو باشە باوکت بە منی وت کە نەخۆشی درێژخایەنت هەیە ئەمە یعنی ڕێگر نەبوو لە بەردەمەوەی کە ئەو دەرەجێ بەرزە بێنی نزگەی 6 سال دەبیتن نەخۆشی شەکرەمەیە شەکری جۆری یەک نەخۆشی تێدایە بەس لەبەرەوەی
یعنی بەتەواوەتی ئەوەم دەکرد کە نەخۆشیەکەم کاریگەری نەبیتن لەسەر دەرس خوێندنەکەم لۆیە ئەگەر هەندێک ئەوەشی ناڕەحەتیشی هەبوو بێ بە هێشتان هەر ئەوە نەبووە بەتەواوەتی برێم زۆر تەسیری لێم کردی بیتن لەسەر دەرسەکانم لە قوناغەکانی پێشتریش هەر هەوڵمدا کە تەسیرم لێ نەکاتن. باشە لە کاتی وانەکانتدا بۆ منە هیچ کات حاڵەتیشی نەخوازرا و ڕوویداوە کە بۆن منەش نەخۆشیەکە هۆکار بوو بێ کە تۆ دەرسەکەت نەخوێنیان ئەو سار بە تایبەتی ئەو سار هەند چەند جارێک تووشی هایپۆگلایسیمیای بووم دابەزین شەکری کەمی شەکرا لەو کاتانە ئاگام لە خۆم نامینێتن بەس داکوبام و براکەم و خوشکەکەم لەگەرم بوونا ئاگان لێم بووە حەولیاندا زوو ینی حاڵەتەکەی کۆنتترۆل بکەمەوە تا تەسیرم لێ نەکاتن هەندێک جار بەرزبوونەوەی شەکرەش تەسیر لێم کردی لە بەرەوەی کاتێک شەکرم بەرز دەبتەوە هەندێک لە نیشانەکانی خاڵی و مادی بوونا ئەوجا ئەگەر خاڵ و مادی بوونیشم هەبیتن نەمدەتانی بەتەواوەتی دەرسەکەم خوونم بەس هەولمدا کۆنتترۆلی بکەم ئەوها زۆر تەسیرم لێ نەکە. زۆر باشە ئەم نمرە بەرزت بەدەست هێناوە حەز و ئاواتت بۆ چی بەشێک حەزەکەی بچیتە کوێ هیچ شوێنێکی دیاریکراوە داناوە یاخود کاتێک فۆرمت پڕکردەوە هەر شوێنێک بەردەست بوو و ئامادەی بچی. ڕاستەکەی لە پێش پۆلی 12 ئامانجی من بەدەستینای نمرەی بەرز بووە هیچ بەشێکی دیاریکراو نەبووە بەس ئێستا کە ئەو نمرە بەرزم بەدەستینای الحەمدوللا زیاتر حەزم بەلای بەشە پزیشکەکانە. ئاواتە بەشە پزیشکەکان هەڵەبژێری کە ئەوە حەزێکە خۆتە. باشە چێ زۆر هۆکارت بوو لە ماوەی بەردەوام دەبم لەگەڵتان پرۆژەی ڕووناکی کە کارەبای 24 کاتژمێری حکوومەتی هەرێمی کوردستان دەستی داوەتێ بەشێک لە ینی زۆرێک لە گەڕەکانی سلێمانی ئێستا هەولێر و هەروەها دوهۆکیشی گرتووەتەوە. ئەمڕۆ وەزارەتی کارەبا ئامارێکی بڵاو کردوێتەوە کە باس لە دوایین یعنی ژمارە دەکات کە چەندێک هاوڵاتی سوودمەند بووە یان گەیشتون بە کارەبای 24 کاتژمێری لە پرۆژەی ڕووناکی. باس لەوە دەکات کە 2 ملیۆن هاوڵاتی تاوەکو ئێستا سوودمەند بوون لە پرۆژەی ڕووناکی و کارەبای 24 کاتژمێریان پێگەیشتووە. ئەمەی کە تاوەکو ئێستا هەیە لە سنتەری پارێزگاکانی هەولێر دهۆک و سلێمانیش دەستی داوەتێ. لە سلێمانی ئەمڕۆ ناوی چەند گەڕەکێک بڵاو کرایەوە کە بە تەواوەتی کارەبای 24 کاتژمێری پرۆژەی ڕووناکیان پێگەیشتووە. وەزارەتی کارەبا دەڵێت پارێزگای هەڵەبجەش بە هەمان شێوە بەڵام تا کۆتایی ساڵی 2025 یعنی ئێستا مانگی حوتە 8 و 9 10 و 11 و 12 5 مانگی تر ئەوانیش بە کاملی لە ناو سنتەری پارێزگاکە سنتەری پارێزگای هەڵەبجە دەبنە خاوەنی کارەبای 24 کاتژمێری و پرۆژەی ڕووناکیان بە تەواوەتی پێدەکات. هەرچی سەبارەت بە قەزا و ناحیەکانە ئیدارە سربەخۆکانە ئەمانە هەندێک کاتی دەوێت تاوەکو بە تەواوەتی نەجاتمان لە کارەبای مۆلیدە دەبێت ئەویش تا کۆتایی 2026 بە تەواوەتی هەرێمی کوردستان لە ڕووی پرۆژەی ڕووناکیەوە کۆنتترۆل دەکرێت و دەبنە خاوەنی کارەبای 24 کاتژمێری. جا باسی ئاماری تری خستۆتە ڕوو لە ڕووی ئەوەی کە مۆلیدە کە ئیش پێەکەن. ئێمە باسی لەواگەین کە زۆرینەی گەڕەکانی هەولێر پێم وایە بە تەواوەتی کۆنتترۆلیش کراوە یعنی خاوەنی کارەبای 24 کاتژمێریە تاوەکو ئێستا لە هەرێمی کوردستانە بەهۆی پرۆژەی ڕووناکیەوە 6,000 مۆلیدە لە کارخراون 6,000 مۆلیدە کوژێنراوەتەوە. چاوەڕێ دەکرێت هەتاوەکو کۆتایی ئەمساڵ بەهۆی فراوانبوونی بازنەی کارەبای 24 کاتژمێری و پرۆژەی ڕووناکیەوە 7,000 مۆلیدە لە کار بخرێت. کەواتە ینی ئەو باسی لەوە کردووە کە هەم ژینگە پارێزێ هەم کارەبای هەرزانیش بۆ هاوڵاتیان دابین دەکات هەرچەندە پرۆژەی ڕووناکی لە سەرەتاوە ناڕەزایی هاوڵاتیانی لێکەوتەوە بەهۆی ئەوەی کە نرخەکان بەرزن بەڵام دوایی پیاداچوونەوەیەکی پێکرا و ئەوە ڕوون کراوەتەوە کە هاوڵاتی کەوتوتەوە سەرخۆی تا چەند کارەبا سرف دەکات و بەپێی ئەوە پێشتریش 1964یشی لەسەر کراوە کە پارەی کارەباکەی بۆ دێتەوە. واتە ئێستا 2 ملیۆن هاوڵاتی بە قسەی وەزارەتی کارەبا سوودمەندن یاخود گەیشتون بە کارەبای 24 کاتژمێری لە
پرۆژێ ڕووناکی. ئەمە بابەتی پرۆژێ ڕووناکیش. بابەتێکی تر کە من لە بەرنامەی پێشووە ڕجاو تکام کرد لە حکوومەت و لە دەسەڵات و وە سوێندمدان وتم ڕێگری بکەن لە ئەو گەنجانەی کە دایانەوێت وڵات جێبی هێڵن. بۆ جارێکی ترۆک و ساڵانی پێشوو بە لێشاو گەنج وڵات جێبی هێڵێت، بە لێشاو دەستی کار لە وڵاتە نەمێنێت، بە لێشاو هیز و بیری نوێ لە وڵاتە نەمێنێت و وڵات جێبێڕن بەرە و ئەوروپا بە شێوەیەکی قاچاق بەرە و وڵاتانی تر. جا ئەوە دووشەوە لە قڵاتزێ و پشدەر، لە قڵاتزێ و ژاراوە لە پشدەر خۆپشاندان دەکرێت بەشێکی داواکاری گەنجانەکاڵێن بێ حاڵین، بێ ماڵین، بێ پارەین، هیچ شتێکمان بەدەسەوە نییە، گەنجەکان وڵات جێدێڵن، خۆپشاندانی گەورە دەکرێت ڕێداخرێت. 1964 چۆتە ناو گەنجانی قڵاتزێ، ئۆکسپۆپێکی ئامادەکردووە لەگەڵیان لایەنە پرسێت کە ئایا بۆ دەچنە ئەوروپا لەوێ باشە یا لێرە وڵات بۆ جێدێڵن، با پێکەوە گوێ لەو گەنجانە بگری. ئینتیمای نەماوە دەڵێ شام شەکرە بەڵام وڵات شیرینترە. خاکی کوردستان خاکێکی زۆر پیرۆزە. بۆ تەڵکەوێت کۆز دەکەیت؟ نەخێر کۆچ ناکەم، دەڵێ شام شەکرە بەڵام وڵات شیرینترە. نەخێر من یەک بست خاکی کوردستان بە هەموو ئەوروپا نادەم. بەڵە کۆز دەکەم وەک خودی خۆم نەخێر، چونکە کێشەیەکە بێرە خەوان دێ ڕوبەرو پێێنەوە و چارەسەری کێشەکان بکەین. بەڵێ بێگومان چونکە یعنی قەڵازێ وای لاتوە یعنی نەک کەسابەتێکمان نەیشێک ماوە. خەڵک بۆچی کۆز دەکات؟ خەڵک بۆ کۆز دەکات کە بەڕاستی هیچ ژیانێک لە وڵاتیدا نەماوە. خەڵک وەڕەز بووە لە ئەو ژیانە دووبارەی هەموو ڕۆژێک ئاو نییە، موچە نییە، کارەبا نییە، غاز نییە، بەنزین نییە، خەڵک یعنی مێشی وە شتانە پڕ بۆ لێرەکانە. لەبەر نەبوونی پارە، لەبەر بێکاری، لەبەر بێ ئیشی، لەبەر پێداویستی. ینی لە کوردستان وای لێ هاتووە نە ئیش هەیە، نە پارە هەیە، نە کەسابەت هەیە، نە هیچ هەیە، نە بازار هەیە. فەرمەوە ماوەی نزیکەی 70 ڕۆژە مەعاش نهاتووە. خەڵک بۆی کۆز دەکا ڕاستی نەک ئیشێک ما نە کەسابەتێک ماوە، یعنی نەخوێندنێک ماوە. ئێستا یعنی لە پۆی 12 تاوکە یعنی قەت نابێت. گەنج ئینتیمای نەماوە. ئەو ئینتیماش ڕاستی ئەوانەی کە بەرپرسن لە وڵاتەیدا ئەوان دەتوان ئەو ئینتیما بجێڕنەوە بۆ گەنجانەی کە کۆس نەکەن. بێ ئیشە، بێکاریە، یعنی پرۆژەیەکی جوان نییە بۆ ئەو گەنجانە. لە 1995 گەنجە کۆز دەکات. هیچ هەلی کارێک نییە لەو بەتایبەت لە دەڤەری ڕاپەڕین لە شاری خەڵازێ خۆشەویست نییە و نەبووە. ڕێگای ئەوروپا یعنی ئەو بەهەشتەیە کە خەڵک ژیانی خۆی بۆ دەخاتە مەترسیەوە؟ وەڵای بێگومان لە چاو قەڵازێ بەریتانیا باشتە. ئارەوڵا لە چاو بەریتانیا لە چاو قەڵازێ باشتە، چونکە یعنی هەر بەزدی نە ئیشێک هەیە، نە کەسابەتێکە، یعنی شوێنێک بکرێتەوە گەنجەکان تێدا نیشتە جێبن یان شتێکە ڕووی تێکەن یان کار و کەسابەت هەبێت. یعنی ئێستا بەزەین بە هێندە گەنجدایەتەوە 150 پێنێت پاقەتێکی بخری. گەنجەکان بەڕێی من کۆس نەکەن باشتر، چونگاتی لە دەرەوەش ئەو بەهەشتە نییە کە گەنجان وێنای دەکەن و خۆی ژیانی خۆی بۆ دەخەنە مەترسیەوە. بەڵێ بەتەشیت ئەو بەهەشتەیە کە گەنجان بە تایبەتی گەنجانی لەبەری پشدەر هەوڵی بۆ دەدەن. لە ڕاستیدا من ئەوروپا نەچوون بۆ ئەوروپا و بەس خوشک و برام لەوێ هەیە. ئەو خۆشەی تێدا نییە کە باسی دەکەن، نە ئەو بەهەشتەیە. خاکی کوردستان خاکێکی زۆر پیرۆزە و ئەو شوێن مەوتەن ئەو شوێنێکە لێی دەژی لێ بەخوا منیش بۆ بەهەشتەی نازانم کە گەنجان کۆچی بۆ دەکەن وەکو ئەو گەنجانە باسییان دەکرد کە بەهەشتە، بەڵام بە مەرجێک لێرە ژیانیان بۆ فراهم بکرێ، ئەوەی کە دەیانەوێ بخرێتە بەردەستیان هیچ نەبێ، کارێک هەبێ کە بتوانن بژێوی ژیانی خۆیانی پێ دابین بکەن بۆی کە وڵات جێنەهێڵن. باشە باواز دەوەش بێنین. چاوانی هاوکارم کە ئەمڕۆ لەگەڵمانیە لە بەرنامەکە بازاری مریشک فرۆشانەیە، بازاری مریشک. ئەم بازاری مریشکە ناوی بازاری مریشکە لە بن تەنیشت جسری سەیداوە لە هەولێر ئەنواع پەلەوەری تێدایە، لە مار و لە مەیمون و لە ئەنواع پشیلە و سەگ و مریشک و کۆتر و ئەنواع ئاژەڵ. یعنی جەوێکی زۆر خۆشیەیە کە دەچیتە ئەو بازارە پیاسەیەکی تاکە یەک قاڵە قاڵ و هەرایەکە شت فرۆشتنە، دەنگی پەلەوەر دێت، دەنگی ئاژەڵی
تر دێت چاوان چۆتە ئەوێ بابەتێکی تایبەت بە نۆڕادیۆ ئامادە کردووە و قسەی لەگەڵ کاسبکارانی بازارە کردووە با پێکەوە بینەری بین. سڵاوتان لەبێت ئێرە مەیدانی مریشکانە لە هەولێر یەکێکە لە بازارە ناودارەکانی هەولێر کە منەوانی کە ناوبانگیان بازاڕیان نەبیست بێت ئەم بازارە ڕۆژانە لە کاتژمێر 8 بەیانی تا ئێوارێکی دەرەنگ کراوەیە هەموو جۆرە ئاژەڵێکی ماڵی تێدا دەفرۆشرێت بێجگەلەوە جۆرەها باڵندەی ڕەنگاوڕەنگ و جیاوازی تێدا دەفرۆشێت ئەو کەسانی کە حەز بەوە دەکەن ئاژەڵی ماڵی بەخێو بکەن دێن لێرە ئاژەڵەکانیان دەکڕن یانەوانەی دەیانەوێت باڵندە ڕابگرن ئەوانیش بە هەمان شێوە دێنە ئەم بازارە لەم بازارە باڵندە و ئاژەڵی دڵخوازی خۆیان دەکڕن. ماما ئەم بازارە لەکەیەوە کراوەتەوە چۆنە کەی دروست بوو زانیاریت هەیە؟ ئەوەیەکی شەشەوە دروست بووە. یەکی شەشی 2000 بەێ خەڵک ڕۆژانە چۆن سەردانی ئێراکەنەوانی کێن بۆ ئێرەکێن والله هەموو کەسێک دێت ئێرەکان هەموو کەس دۆ سەفەر وەزعی خۆی دێتن وەختەکە دێرە دەباتە سەرێ و ئەوە دەکاتن. باشە ئاژەڵی گرانبەهای لێە باڵندەی گرانبەهای لێە لێرە؟ ئادێتی بەس جومان زیاتر جومان لێتی ڕۆژانی ئاسایی خەڵک دێتە ئێرە دێتن بەس ئێستا گەرمایە زۆر عالم لە بە گەرمای قسەکەوەیە هەتا فێنێک دانێتن ئەوە نابێ قەرەبارم نابێت. گرانترین باڵندە لێرە هەبێت چییە؟ نرخەکەی چەنە تۆ ئۆزانی؟ بەنسبەت تەیر و تارەکان شێر هەیە بەبەغا هەیە ئەنواعی هەیە 20 وەرەقەیە 30 وەرەقەیە کۆتر هەیە بە دەفتەریە هەیە بە دوو دەفتەریە. ڕامجۆکەی کەبینم ڕاو ناپەسەند دەکەن ناپەسەند مەکە وەڵا ڕۆشتۆمارێکی کارم ناپەسەند مەکە وەی من زۆر باشم تا ئەوە نێتە سەرەوە بەس بێتە سەرەوە وەزع باش نییە. ئای ئەویش زەر دێنە تازە فێر بووم هەرە تو مارە تێ دیارە ئەتو شەیتر یارمینە مارمان نییە وەرە نەکەنە شەڕ عاقت نەبێت و باش ئەو شەڕەکەن مار بەخوای هەندێک جار باشە ئەوە نرخیان چەنە؟ ئەوە 15 وەرەقەیە قلیش بەخێوکردنی قورس نییە؟ ناکاریە هیچ مشکلەی نییە. باشە چیان دەدێ بخۆن؟ ئەم گۆشتان دەنە گۆشتخۆرن ئەی گۆشتە خۆن بۆ ئاوا کردوتە ملی من قەی ناخۆت و ناخۆ ئەوە ئەوە بەس گۆشتی خۆی هەیە تایبەتی خۆی باشە یارە تو گۆشتی ناخۆمش گۆشتی دەخۆم باشە ئێرە وەرە هەر مەترسێ دەبرا ئەوە دێ بۆ لای ئەمە کاکە مەترسێ ئەمن دەرێ مەترسێتەوە ئەگەنا نادەمە دەستت وەنیە ئەمانە چ جۆرە مارێکن بەخوا ئەوەنە و ڕەتوی ناوی لاو ڕفادەی خارجینەوەنە باشە ئەی خۆمان چەند جۆر مارت هەیە؟ بەخوای سەعالیان لەوانەیە 4 جۆرم هەیە ئی خۆمانەش مێ ڕستەکە خۆمانەیە. ئەی باشە چۆن پێوە نادەن پێوە نادەن ئەوانە سامیان نییە وە زیینێ بەس جوانیە پێوە نادەن ئاواتر چ ناکەن قوڕ بەسەرم پێوە نادەوانە. بەناو بازارەکەی گەڕاین شتی زۆر جوان و سەرنجڕاکێشمان بینی منداڵ گەورە بچوو بژن پیاوبەیەکەوە سەردانی بازارەکەکەن شتێک لەوانەیە کە زۆر سەرنجی منی ڕاکێشە ئەوەیە کە باز لەواکرێت کۆمەڵێک کەس کە سەردانی ئەم بازارە دەکەن تەنها ئەوە نیە بێن سەیری ئاژەڵ بکەن یاخود ئاژەڵەکان یان باڵندەکان بکڕن و لە ماڵەوە دیستان بیخەنەوە ناو قەفەس و بەخێویکەن کۆمەڵێک کەس سەردانی ئەم بازارەکەن باڵنداکڕن لە دوای ئەوەی کە باڵندەکانەکڕن دووبارە باڵندەکان ئازادەکەنەوە ئەمەش مەیدانی مریشکانی هەولێر. بەڕاستی بازارێکی خۆشە ئەوانەی کە خولیای بینینیە و ئاژەڵ و باڵندانیان هەیە دەتوانن تایبەت ڕۆژی کە هەینی سەردانی بکەی زۆر خۆشترە. من خۆم جاروبار دەچمە ئەو بازارە. سلێمانی کۆمەڵێک شەقامی زۆر بەناوبانگ و خۆشی دڵگیری تێدایە وەکو هەر شارێکی تری کوردستان. یەکێک لەو شەقامانە شەقامی کاک ئەحمەدی شێخە و باس یعنی پیلانی پامنێرمان کارێکی کردووە لەسەر شەقامەکەەوە لەسەر ژینگە بە شێوەیەکی گشتی لەو شوێنە کە دارتوو زۆرە بینرێت لەوێش باس لەوە دەکرێت کە دارتوو کەشوهەوای سلێمانی کەشوهەوایەکی زۆر نایابە بۆ دارتوو. با من زۆری لەسەر نەڵێم بینەری ئەو ڤیددیۆیە بین کە دیلان کردوێتی وە قسەی لەسەر دەکەن. لەبەرەوە داری تو
ئەتوانم بڵێم لەگەڵ ئەوەشا کە چەند مقاومە بۆ شاری سلێمانی لەگەڵەوەیە کە بەرگەی ڕەشەبای شاری سلێمانیەگرێ بەرگەی سەرما بەهێزەکەی زستانی شاری سلێمانیەگرێ بەرگەی گەرما بەهێزەکەی شاری سلێمانیەگرێ و یەکێکە لەو دارانەی کە کەمترین ئاوی شێوێ بەڵێ داری تو کە گەیشتە ئەوەی گەورە بێ ئیتر ساڵ بە ساڵ کەمتریەوێ ئێستا مام دارانە کە لێرە ڕوێنراوە ئاو نادرێن پێویستی بە ئاو نییە چکە داری توی شەکەلەوانەی ڕێگەکەی زۆر زۆرە ڕوا بۆ ئاوەڕوا لەبەرەوە لە تەمەنێکا تۆ ئیتر ئەو دارە پێویستی بە ئاودێری تۆ نییە بە ئاوی تۆ نییە ئەی وەکو بەرەکەی کە چوادۆری خۆی زۆر پیس ئەکات چیتان کردو بۆمە توی زڕە ڕوێنن یاخود بەردارە ڕوێنن توش خۆشە من لەگەڵ ئەویانی بڵێم توی زڕ بڕوێنین چونکە یەکێک لەوانەی کە دایمەن هاوڵاتیان و خەڵک یانی وەکو پێشنیار باسێکن کە ئێمە بۆ نەمامی بەردار لە شەقامەکان نەڕوێنین نەبێت هەر بەجددی بۆ پرتەقاڵ شتانەمان نییە و بەجادەیە بڕۆین و لێ بکەینەوە ئەوەی پرتەقاڵی شێکە لەو دارانەی کە بۆکو باسم کرد بۆ کەشوای شاری سلێمانی یەک ئەو حمسیات بە تایبەتی سەرما بەهێزەکەی هەندێک ساڵ کە ڕووەکاتە شاری سلێمانی تەسیرێکی زۆرێ بێت ئەو دارانە بۆ لە ناوچوونی بۆ لاوازکردنی بۆ وشکردنی بەڵام هەنێک جۆری داریکە هەیە بۆ نمونە خۆرتۆ داری بەردارە زەیتونمانەیە لە شەقامەکانە داری بەردار و داری تومانەیە کە ئێستا باسمان کرد بە تو زۆر باشە یەکێکی تر لە بابەتەکانی ئەمڕۆی نۆڕادیۆ هەم بابەتی هۆشیاریە و هەم داواکاریشە لە بەرگری شارستانی و لەلایەنی پەیوەندیدار ئەویش گیر خواردن لە ناو مەسعەدا لە ناو بەرزکەرەوە کە هەندێک لە پرۆژەیەکی نیشتەجێبوونە یان لە شوێنێکە کارەبا دەبڕێت کەسێک لە ناو مەسعەدەکە گیری خواردووە دەبێتە هۆی مەترسی لەسەر ژیانی بەڕاستی دوێنێ شەو بەرگری شارستانی هەولێر ڤیدیۆیەکی بڵاو کردەوە کە کەسێک لە یەکێک لە پرۆژە نیشتەجێبوونەکانی شاری هەولێر لە ناو شقەیەکدا گیری خواردووە کە کارەبا بڕاوە من دەست بەجێ کە ئەوەیان بڵاو کردەوە تەلەفۆنم بۆ وتەبێژی بەرگری شارستانی هەولێر کرد ئەو باسی لەوە کرد کە گەنجێک بووە بەهۆی ئەوەی کە کارەبا بڕاوە لە ناو مەسعەدەکە گیری خواردووە هەرچەندە ئەمان بە 4 دقەوتی تیمەکانمان گەیشتوتە لای ئەو دیمەنانی دەبینن ڕێکە و گەنجەیە کە لە ناو ئەو مەسعەدەیە گیری خواردەبوو وەک دەبینن بێهێز بووە لە ناو مەسعەدەکەدا دیارە شاخەوان سعید وتەبێژی بەرگری شارستانی بە منی وێت 25 خولەک نزیکەی 20 بۆ 25 خولەک ئەو گەنجە لە ناو مەسعەدا بووە نە هەوای بۆ ڕۆیشتووە تەواو بێهێز و لاواز بووە لە بورانەوە بووە کە دەرگاکەیان لێ کردوتەوەتی بەکاریان بۆیە یعنی ئەگەر زووتر فریای نەکەوتنایە ئەگەری مردنی هەبوو و ئێمە مەترسیەکی گەورەیە حەقوایە چاودێری وردی هەر لیژنەیەکە هەر جیهەتێکە قایم قامێتە بەرگری شارستانیە و بەرهێنانە بە تایبەت ئەو شقانەی کە بەرزن یعنی و مەسعەدیان هەیە حەقە بە وردی چاودێری بکرێن بە بەردەوامی نەیەڵن کارەبایان بکوژێتەوە ئێمە لە زۆر شوێن بینیومانە یان لە وڵاتاندا کە کارەبای شقەکە کارەبای ئەو پرۆژەیە بە تەواوەتی ببڕێ کارەبای مەسعەدەکە نابڕێ لەبەرەوەی تۆ نازانی کەی خەڵک هات و چۆ دەکات ڕەنگە بێتە سەر مەترسی بۆ سەر ژیانی بۆ کەسە گیان لە دەستدات نمونەی ئەم کەسە چەندین جار لە هەولێر و لە شارەکانی تریش لە ناو مەسعەدا دووبارە بۆتەوە هیوادارین هیچ ڕووداوێکی نەخوازرا و بەهۆی کارەبا و گیربوون لە ناو مەسعەدا ڕوونەدات بەڵام حەقیشە پرۆژەکانی نیشتەجێبوون لێپرسینەوەیان لەسەر بکرێت لەبەرەوەی کە مەسعەدەکانیان کارەبای لەگەڵ کارەبای پرۆژەکایە گەر ببڕێ کەسێکتیا بێت یا ئەبێ ئاوە تیمی فریاگوزاری و تیمی بەرگری شارستانی فریای بکەوێت یاوەتە ڕەنگە تووشی ڕووداوی نەخوازراو بێت زۆر باشە بابەتێکی سەرنجڕاکێش کە ئەمڕۆ 1964 کاری لەسەر کردبوو بابەتی ڕۆبۆتێکە کە بۆ یەکەم جار لە هەولێر دروست کراوە ئەم ڕۆبۆتە بەترسن یعنی خەڵک بێکار ناکات ئیشی لە حیمکردنە بەڵام دەبێت وەستایەکە بێت کە ئیعازی باتێ و ئیش بکات تقریبەن ئیشی 5 کەسیش دەکات ڕۆژانە ڕۆبۆتەکە باسی لەوە کردووە کە ئەو کەسێک کە دروستی کردووە دەڵێ بیرۆکەکەت 2 ساڵ پێش سەبەماناتوە ساڵێکشی خایاندووە ئەگەر لەمە و دووە کەسێک بیاوێت دەتوانیت بە ڕۆژێک بۆی دروستکەین جا با بینەریەم ئەزلایڤە بین پامێرمان دەشتی ئامادەی کردووە لەسەر ئەم ڕۆبۆتە ئیشکەرە سلااو لێ بێ وەستا باشی ڕۆژانە چەند کاژمێ کار دەکەی قسە ناکە ئەمە ڕۆبۆتێکە کە کاری لە عیم دەکات
ئێستا من لەگەڵ ئەو کەسە قسە دەکەم کە ئەم ئامێرەی دروست کردووە. وەستا جان سلااوت لێبێ ئەگەر بێتە ئێرە سوپاست دەکەم. ئەگەر پێم بڵێ ئەو ئامێرە چیە و بۆچی بەکاردێ و ماوەی چەند کارتدا کرد تاوەکو دروستی بکەیت. یاڕێ بەخێرێنەنگۆ ئەوە جیهازی ڕۆبۆتی میگە بابەتی لەحیمکردنی بەتڵی غاز و بەتڵی حریق و بەتڵی کۆمپرۆسەر ئەوانەی پێ ئیش دەکرێت. بەس ئەو تایبەتمەندی ئەو جیهازیمە کە دامانداوە لەگەڵ وڵاتەکانی دیکە ئەوەیە کە ئیمە سیستم PLC نیە. کول لە شتەکان یەدەوی بۆی تەنزیم دەکەی لەحیمەکەت بۆ لەدا وەشی ئەو جیهازانێکی لە دەرەوە ڕادێن بەڵکو جوانتریش. باشە ئەمە هەمان ئەو کارە دەکات کە وەستایەکیان کرێکارێک دەکات. بتأكيد ئەو لەحیمێکە ئەو لێدا بەشەر ناتوانین لێدا بەشەر دەستی دەلەرزیت هەر ڕۆژە لەسەر حاڵاتەشی نیە چەلی وایە کونی زۆرترە ئەوە سەریعترە یەک دەستە شتێکی جوانتر و سەریعتر دێتە دەرێ. ئەمە نابێتە هۆی بێکاربوونی چەند کەسێک. دیسانیش ئەخەر کابرا معمەلی دادنێت بۆ یەکێش ئیشێکی جوان و ڕێکپێک تەحویلی مشتری بدات. سریع جوان ئەوە ئیشەکەی سریع و جوانتر دەکات. دەنا بەخۆش عملی ناپی هیچ بابەتی عملی وانێکی ناکەن. ئەمەش عملی نەکەوەی چا دەکەین. عملەشە لەسەرەوەی شێ دەکات. عند لەحیم سێکە ئەو دەمی لەحیمی ڕاناگری بەس دوگمەی لێ دەدا. دەنا ئەمە نەفەر کەس بەیژ ناکەین ئینشاءڵڵا. باشە چەندت پێچتاوکە ئەو دروست کرد. وڵای ئەو بیرۆکەوەی 2 ساڵێک بوو هەر هەمان بوو. ئەوش دوایەکەن لەگەڵ شەریکەی وان هەرکە نزیکی ساڵە کاتاکەوە لە فەحز دەرچوو دەناگە بەتەمای مشتری داوا بکات نهایەتەن بە دە ڕۆژی توانین تەحویلی بدەیت. کەمتر ئەڵبەت ئەمە دەڵێن دە ڕۆژ بۆ یەکە قسەکە بگاتە جێ. باشە کەس داوای کرد تاوگەستا ئامێر لەو شێوە؟ بەڵی ئەو برادێک کە داوای کردووە یەشی دیکەشی داوا کردووە جا ئینشاءڵڵا ئەوە دەچینە پێشە بزانم پاسۆنیان لەسوڕێنێ. باشە وەستا جان وەستا و کرێکارەکان بۆ ناسراون کە قسەی خۆش و سوحبەت دەکەن ئەمە هیچ شتێکی وهای نییە؟ ئەوەش سەری نوواکە دەلارێنیتەوە دەتوانین دەگەڵی بابەتێکی دیکەەوە دەزانن کە هەموو شتێک لەم سەردەما گۆڕانکاری بەسەرا هاتووە. هەندێک دەڵێن هیچ تاموبۆی جارانی نەماوە. یەکێک لەوانە وەرزشیش ئێوە دەزانن جاران وەرزش دەکرا لە گەڕەکە لە ساحەی دووگۆڵیە خەڵک بە کوالێت بە تۆپێکی خراپ یاریە کرد بە تۆپێکی یعنی هەرزان یاریە کرد چەند یاریزان بە یەکەوە لە ناو خۆڵا یاریان دەکرد ینی تا بانگی مەغریبی دەدا ئەو خەڵکە ئەو یاریزانانە بە خۆیان یاریان دەکرد هیچ کاتێ نەبوو هیچ دیارە ینی گۆڕانکارێکە ئەوەندە زۆرە من حەزەکەم سۆمای هاوکارمان بۆتان باس کە بزانین تۆپی پێ یان وەرزش بە شێوەیەکی گشتی چی فەرقێکی دروست کردووە لە کۆنەوە تاوەکو ئێستا. جاران خۆشتر بوو یای ئێستا. جاران تۆپی پێش وەک ژیانی ئەو ساسادە بوو ئالۆز و پڕوردەکاری نەبوو یاریکردن لە کۆڵان و گەڕک و گوند چێژی خۆی هەبوو. یاساکانی تۆپی پێی ئەوسا زۆر سەیر و جوانیش بوون دەزانن چۆن بوو با من پێتانی بڵم بە تایبەتی بۆ جیلی تازە کە نازانن چۆن بووە. لە یاریدا ناوبژیوان نەبوو هەر لەسەر سیقەی فاڵ و پەناڵتی لێ دەدرا یاری تەبانگی مەغریبیش بەردەوام دەبوو. زۆربەی جاری ژەنجامەکە 20-21 گۆڵ بوو. کاتێک پەناڵتیش دەگیرا دەبوو سوێند بخورێ پەناڵتیەکە دروستە. وار و مار هەر نەبوو کوڕەجار هەبوو فیکەش نەبوو. تۆپەکە هی منداڵێکی دەوڵەمەندی گەڕک بوو. هەر کاتێک وەزعەکەی بەدڵ نەبە تۆپەکەی هەڵدەگرت و ڕێک لۆمارێ. کابرای ساحەبی تۆپ دەبوو سەرەکی بێت و لەگەڵ تیپی بەهێزی ژیاری دەکرد. کامە منداڵی قەڵە و زۆرخۆر بووایە بەشی ئەوە بوو ببێتە گۆڵپارێزی تیپ. هێڵەکانی یاریگە بە گەت دەکێشرا و جار هەبوو پەتیان دادەنا. گۆڵەکان سێدار بوو. لە کۆڵانەکانیش دوو بەردی گەورە کوڕە بگرە جار هەبوو نعلە دەکرایە هەردوو لای گۆڵەکە. یاسایەکی جوانیش هەبوو دەکرا لە کاتی پەناڵتی گۆڵپارێزەکە بگۆڕدرێت و یەکی تر بێتە شوێنەکەی. بەڵکووەوە خوایە بتوانێت تۆپەکە بگرێتەوە. یاسای سیر هەبوو هەندێک جار ئەگەر تۆپ بەرز بەسەر گۆڵەکەدا تێدەپەڕی دەبوو سوێند و قورئان بخورێ کە گۆڵ نەبووە و تۆپ چووەتە دەرێ. ئیتر نیو سەعات دەمەقاڵێ و هاتوو هاوار بوو. ژیان و تۆپی پێی ئەو کات جوانتر و سادەتر بوو. ئەگەر تیپێک یاریزانێکیشی زیاتر بووایە لەوێتر ئاسایی بوو ئیتر ئاوا بوو. ئێوارانیش کاتێک دنیا تاریک دەبوو هەمووان بە جلێکی تۆزاوی و ئارەقە و شەکەتیەوە بە پەنجەی بریندار و دەم و چاوێکی ماندووەوە
بەرەو ماڵەوە دەچوونەوە و شەویش هەر خەویان بە یاری. با دوابابەتی ئەمڕۆ کەش و هەواتان پێ بڵێم ئەمڕۆ حتمما وەزارەتی گواستنەوە بەڕێوەبەراتی گشتی کەشناسی و بوومەلەرزانی ئەم ڕۆژێک کەشەوەی شارەکان بڵاو دەکاتەوە بەڵام چەند ڕۆژێک پێش ئێستا هەفتەی پێشوو بە تایبەت بینیتان یعنی هەستان پێکرد لە شارەکان هەرێمی کوردستان فێنکیەکی زۆر باشە بوو پلەی گەرما بە شێوەیەکی گشتی لە خوار 35 تا 35 و ئەو ناوە بوو بەڵام وەڵی گەرما دەستی پێکردووە 2 ڕۆژە و ئەمڕۆ بەپێی پێشبینیەکانی کەشناسی هەرێم پلەکانی گەرما زیاتر بەرز دەبنەوە و سبەینێ پێنجشەممە زیاتر بەرزتر دەبێتەوە کە 2 دەرەجەی تری دەچێتە سەر لە زۆربەی ناوچەکانی هەرێمی کوردستان پلەکان لە سەروی 40 پلەی سیلیزیەوەیە بەشێکی دەگاتە 45 پلەی سیلیزی بەشێکی دەگاتە 46 و گەرمیانیش دەگاتە 48 پلەی سیلیزی هەنگاو دەنێت بەرەو 50 حیاتەکە کە گەرمیانی پێ ناسرێتەوە لە هاوینە دا بۆیە ڕێنمایی ئەوەش کراوە لەلایەن شارەزایانی کەشناسیەوە لەلایەن پسپۆرانی تەندروستیەوە کە لە کاتژمێر 11 بۆ کاتژمێر 4 ئێوارە هەوڵ بدەن لەم چەند ڕۆژا کە زۆر گەرمە خۆتان نەدەنە بەر تیشکی خۆر و ئەگەر کارێکی زۆر زەڕورتان نەبوو نەیەنە دەرەوە باقی کاتەکانی تر ئاساییە بەڵامی تر هەموو ساڵێکیش هاوینیان بە گەرماوتوە و زستانیان بە باران و بەفروتوە هەرچەندە بارانەکە کەمی کردووە هیوادارم ئەم گەرمایە تەئسیری خراپتان لێ نەکا و کارتان تێنەکە و جەوەکە هەمیشە خۆش بێ لە هەرێمی کوردستان بۆ هەمووان هاتمە کۆتایی بەرنامەی ئەمڕۆی نۆ رادیۆ تا بەرنامەیەکی دیکە بە یەکگەینەوە خواتان لەگەڵ